ئەمە دیمەنی دوای سەیران و بەسەربردنی کاتێکی خۆشە لەلایەن گەشتیارانەوە لە ناوچەی گەشتیاری شەمێران. ئێستا سەیرانگاکە بەهۆی کەمتەرخەمی بەشێک لە سەیرانکەران بۆتە زبڵخانەیەکی گەورە و سروشتی ناوچەکە شێوێنراوە. یەکێک لە دانیشتوانی گوندەکانی سنووری ناوچی شەمێران دەڵێ تەنیا ڕۆژانی دووشەممان ئۆتۆمبیلی پاکەرەوە سەردانی سنوورەکە دەکات و بەهۆی زۆری پاشماوەکانیش ناتوانێت سەرجەمیان بگوازێتەوە. والله جانك ماني حاجه ماني حيوان لما برمده تيسر زبلك احد 20 متر الموضوع 20 متر اما دوشمو ينبي دوشمين نوي لا نوي لا نابر لا انا حمي لا جاتك لا نادر اما حمي انبر تمام شما حمي زبله حمي زباله حمي خما يعني خما كوي كانوا شارواني كاك هفته دوشمانيت دوشمانيت بتواتي كوي نكاتو والله بريسار كانوا روغنو تواتي نه تا دوشمەکەت ناکرێت. گەشتیارێکی عەرەبیش دەڵێ ئێمە پاشماوەکانمان دەهێنینە نزیک حاویەکان، بەڵام بەهۆی دووری ناوچەکە و کەمی ئیمکانیەتی کۆمپانیاکە ناتوانن هەموو پاشماوەکە بگوازنەوە و بۆ هۆیەوە ژینگەی ناوچەکە شێوێنراوە. اكو بلديه ليش؟ لان هسه السياح جاب العلاقه لماها منها دەبێت لێرە شارەوانیەک هەبێت چونکە ئێستا گەشتی ئەرەگران پاشماوەکانیان کۆ کردوتەوە هێناویانسە ئێرە. ئێمە لێرە فڕی دەدەین و بەجێ ناهێڵین. هێناومانە بۆ ئەم حاویە، بەڵام ئەمە پڕ بووە کوا شارەوانی بێت بیبات. ئێستانە ئێمەونە گەشتیارەکان پاشماوە فڕێ نادەین، هەمووی کۆ دەکەنەوە. من ئێستا هەفتەیەکە لێرم، هەموو کەسێک کۆی دەکاتەوە و کەس فڕی نادات. بەڵام دەیهێنن بۆ ئێرە و ئەم حاویە پڕ بووە. چی لێ بکەیت؟ يبست من الشمس ومن المطر. بەهۆی هاوسنووری ناوچی شەمێران لەگەڵ دەریاچی دەربەندیخان بەشێکی زۆری ئەو پاشماوانە دەکەونە ناو ڕووبار و دەریاچەکە و هێندەی سروشتی جوان و دڕفێنی دەڤەرەکە دەشێوێنێت. ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەشتیارانی ناوخۆ و ناوەڕاست و خواروی عێراق سەردانی ناوچی گەشتیاری شەمێران دەکەن، بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما سەردانی گەشتیاران بۆ ناوچەکە کەم دەبێتەوە لە پاشان ڕێکخراوەکان و چالاکوانی بواری ژینگە هەڵدەستن بە پاکردنەوەی ناوچەکە و گەڕانەوەی جوانی بۆ ناوچە دڵنشینەکە.